هەلۆ جەماعەت چۆنن؟ هیوادارم زۆر باش من لە شاکەتی دیزاینە و سڵاوتان لێبێ. وەک هەمیشە وتومانە لەگەڵ شاکەتی دیزاین خۆت و پشیلەکە جیاواز بە هاوڕێیان جگەلەک و خەڕەنگە و ڕەنگەکان و کریکۆتەکان. ئێستا ئەم بەرهەمانەش بەردەستە، سێتی عەزێ بۆ پشیلە، سێتی عەزێ بۆم ڕەنگانە بەردەستە، پێک هاتووە لە سێ پارچە تەوقەکەی، هەروەها ملوانکە، هەروە عەزیەکەی. عەزیەکان بە دوو قیاس بەردەستە، قیاسی بچووک لە 1 مانگەوە تا 6 مانگ، هەروە قیاسی گەورە لە 6 مانگەوە هەتاکو ساڵ و نیو، هەروە سێتی کچانە. سێتی کچانە پێک هاتووە لە دوو پارچە، ملوانکەی بۆ خۆت، ملوانکەیەک بۆ پشیلەکەت بەم ڕەنگانە. ئیشی دەستە مروی مرواری تا بەکارهێنراوە، هەروەها ملوانکەی قەیتان بۆ پشیلە، زەنگۆڵەشی پێوەیە بۆم ڕەنگانە. ئەمەش سێتی ناوجانتایە بۆ کچان، بۆ پارەیە بۆ هەر شتێکی تر کە خۆتان بە پێویستی دەزانن. هاوڕێیان بۆ دەستکەوتنی ئەم بەرهەمانە و هەموو بەرهەمەکانی تری شاکەتی دیزاین دەتوانن لە ڕێی ڤایبەر و وەتسئاپ بۆ داوای بکەن 07512238566.